بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستەکانم کاتێکە سەیری ئەم کۆشک و تەلارە جوانانە ئەکەین لەو جێگا بەرزە و لەو شوێنە خۆشە بیرەکەین و ئەڵێن ئەبێت خاوەنی ئەم کۆشک و تەلارانە چەندە بەختەوەر بن و ئەبێت خێزانەکانیان چەندە لە دەستیان ئاسوودە بن و چ ژیانێکی خۆش ببەنە سەر. بەڵام کاتێککە لە ناوەخنی ڕاستەکان ئەکۆڵیتەوە و نهێنەکانی ناو کۆشک ئەبیسی و ئەبینی زۆر خۆزگە ئەخوازیت کە منداڵەکانیشت نەبن بە خاوەنی کۆشکێکی وە ئەگەر بێت و ژیان تێیدا ئەوەندە تەنگ و تاڵ بێت. مرۆڤەکان کەمیان زۆر هەوڵە دەنخۆشی دنیا بە هەر هۆکارێک بێت بەدەستیان بکەوێت لە هەر جێگا و شوێنێک بێت کۆشک و تەلارێک تێدا بنیات بنێن. بۆیشە تا ئەمڕۆکەش سەرکردەکان حەزیان لە جێگا بەرزەکانە، دەسەڵاتدارەکان حەزیان لە شوێنە خۆشەکانە و کۆشک و تەلارەکان بە زۆری هی ئەو کەسانە کە هیچ حسابێک بۆ داهاتوو مردن و قەبر و قیامەتی خۆیان ناکەن. بەڵام ئیماندار هیچ هەنگاوێک نانێت ئیلا حسابی قیامەتی بۆ ئۆکات، بۆی کە هەم لە دنیادا بە خۆشی بژێتن و هەم لە قیامەتیشە بەسەر بەرزی بچێتەوە بەردەم پەروەردگار. ئەم کۆشک و تەلارێک کە ئەیبینن ئەمە یەکێکە لە کۆشک و تەلارەکانی پاشای پێشووی هەرێمی بایرن لە ئەڵمانیا کە پێشترێ وڵاتێکی سربەخۆ بووە کە ناوی لودڤیجی دووەم بووە. ئەم کابرایە لە تەمەنی 22 ساڵی بوو بە پاشای ئەو مەملەکەتە، بەڵام لە تەمەنی 41 ساڵیدا دەسەڵاتەکەیان لێ ساندەوە بەهۆی ئەوەی کە تووشی نەخۆشی نەفسی ببوو، کردارەکان و ڕەفتارەکانی لە شێوەی ئینسانی ئاسایی نەئەچوو. بۆیشە هەر لە ساڵی 1886 ئەم کابرایە لەگەڵ دکتۆرەکەیە کە دکتۆری نەخۆشی نەفسەکان بوو پیاسەیەکەن بۆ ئەو زەریایی یاخود ئەو دەریاچەی کە لە ماڵەکەی نزیک بووە، هەردووچیان بە خنکاوی ئەدۆزنەوە لە شەوی 1886 هەتا ئێستاکە ڕوون نییە ئەم دووە بەچی خنکاون، بەڵام ئاسەواری ئازاری بەسەر دکتۆرەکەیەوە دیارە و بەخۆشی هیچ شوێنەواری پێوە دیار نەبووە. لەوە ئاچێت کە ئەو پیاوە ئەو پاشایە دکتۆرەکەی خۆی کوشت بێت و دوایەکەشە خۆشی خنکاند بێت لە ناو ئەو دەریاچەیە. ئەمە مێژووی ڕاستەقینەی ئەم خاوەنی ئەم کۆشک و تەلارە بەرزەیە کە ئەومان ئەزانی کە لە خۆشترین ژیاندانە لەبەر ئەوەی لە بەرزترین جێگا و لە خۆشترین شوێندا کۆشیان بنیات ناوە. ئەم کابرا نەیتوانێت ببێت بە خێزاندار، نەیتوانی و ببێت بە باوچێک وە لە هەمان کاتدا پاشایەکەشی پاشابوونیشی هیچ سود و قازانجی پێ نەگەیاندووە. بۆیشە خوای گەورە پێمان ئەفەرموویە فەلا تعجیبکە ئەموالهم وەلا ئەولادهم، سرد نەسوڕمێت لە جوانی و ڕازاوایی پارە و پول و ماڵ و منداڵەکانیان یاخود کۆشک و تەلارەکانیان، بۆ چونکە هەر کەسێک لەسەر خراپەکاریە بنیاتی نابێت دوور لە خواپەرستی. خوای گەورە فەرمی ئینەما یورید الله لیعذبهم بها في الحیاة الدنیا، ئەو سەرۆت سامانێک کە پێی ئەدات خوای گەورە ئەفەرمێت بۆی ئەکەم بە عەزاب هەر لە دنیادا، بۆی هیچ خێر و قازانجێکی لێ نەبینێت وتەزهەق ئەنفوسەهم وهم کافرون، و ڕوحیشان بچێشە لە کاتێکە بەو سەرۆت و سامانە و بەو کۆشک و تەلارێکە پێی داون پێی کافر بوونە. کەواتە ئەمە عیبرەت و دەرسێکە بۆ ئێمە ئەگەر هەر کەسێکمان بینی کە دەوڵەمەند بوو، دەسەڵاتدار بوو، سەرکردەیەک بوو، سەرۆکیەک بوو، زگمان پێ بسووتێت نەک حەسوودی پێ ببین و بڵێن ئەمە بەڕاستی جێگایەکەی بەرزە و خانووەکانی لە جێگای خۆش بنیات ناو، بەڵکو بزانین کە ئەوەی کە لە دیوەخانەکان و ماڵەکانی ئەوان ئەگوزەرێت لە ژێر هیچ خێمەیەکی ماڵە هەژار و فەقیرەکانە ناگوزەرێت. ئەو زەردەخەن و پێکەنینەی لە نێو خانە قوڕەکاندا هەیە، دڵنیا بن لە نێو کۆشک و تەلارەکاندا نییە. ئەو کەسایەتیە و ئەو تەبایە و ئەو خۆشی لە نێو ماڵ هەژارەکاندایە، دڵنیا بن لە نێو کۆشک و تەلارەکاندا نییە. و ئەوانەش بێگومان خوای گەورە بۆی کردوتە عیبرەت، بۆی کە ئێمە دەرس وەربگرین کە بزانین کە ژیانی ئەوانە چییە، نەک سەیری سەرمان بسوڕمێت لە جوانی و کۆشک و تەلارەکانیاندا. بۆیشە خوای گەورە ئاگدارمان نەکاتەوە بۆی کە ئێمە هەرگیز لاسایان نەکەینەوە. فلا تعجبك أموالهم ولا أولادهم، سرتان نصر من لزوري ولا زواني ورازاوي كوشك وتلارو بارو بولو مالو مدالكانيان. بەڵام گرنگ ئەوەی ئێمە ئیماندار بزانین
کە ئەم دنیاە قوتابخانەیەکە بۆ ئەوەی نەتیجەکەی لە قیامەتە وەربگرین کەواتە لە قوتابخانەیە ئینسان هەوڵ و کۆشش ئەدات نەک لێ پاڵ بداتەوە و بە جوانی و ڕازاوی و بە کۆشک و تەلاری قوتابخانەکە سەرسان بێتن و هیچ کارێک ئەنجام نەدا بۆیە ئێمە ئەم دنیاە وەکو خۆی وەکو قوتابخانەیەک وەرئەگرین نەک بەوەی کە ئەیحسەب مالەه ئەخلەدا وابزانی کە ئەیحسەب ئەن مالەه ئەخلەدا وابزانی کە ئەم پارە و پولەی کە هەیە لە جیرفانەکانمان یاخود لە ئەو سەر و سامانێکە هەیە ئەمان هێڵێتەوە لەو دنیاەدا بێگومان ئەگەر ژیان مابایەوە ئەوە بۆ ئەوانەی ڕابردوو ئەمانەوە کە ئەوانش هەمویان ڕۆژن کە خوای گەورە ئەفەرمی کالذین من قبلکم كانوا أشد منكم قوة وأكثر أموالا وأولادا ئەفەرمی ئەوەی کە لە پێش ئێوە دابوون زۆر لە ئێوە بەهێزتر بوون و زیاتریشان منداڵ هەبوو زیاتریشان پارە و پول هەبوو و کۆشک و تەلارەکانیشان دیارە شوێنەواریان وان نیشاندا کە ئەوان بەبێ بوونی تەکنۆلۆژیا و کە ئامێری بنیاتنان توانی ویانە ئەو کۆشک و تەلارانە لە خۆشترین جێگا بنیات بنێن ئەمەش نیشانەی ئەوە کە نیشانەی ئەوەیە کە ئەوان زۆر لە ئێمە بەهێزتر و بەتواناتر بوونە و هێز و بازویان لە ئێمە بەهێزتر بووە بەڵام فاستمتعوا بخلاقهم فاستمتعتم بخلاقكم ئەوان بە ژیانی خۆیان تەمەتوعیان کرد و چێژیان وەرگرت و بە حیساب بەڵام ئێوەش ئەگەر ئێوە ئەتانەی وەکو ئەوان بژن خوای گەورە ئەفەرمێ فاستمتعتم بخلاقكم ئێوەش چێژ وەربگرن بەو ژیانە کەم و کورتەی کە هەیە و دوایە کەش گەڕانەوەتان هەر بۆ لای منە بۆ لای پەروەردگار کە خۆی ئەفەرمێت بەڵام گرنگ لەوە لێکوانە ئەوەیە کە بەڕاستی ئێمە دەرس و عیبرەت وەربگرین چونکە بەڕاستی خەسارمەندی گەورە ئەوەیە کە ئینسان لە قیامەتیشا بدۆڕێت کەسانێک ئەبینی بەو پارە و پولێک کە دەستیان کەوتووە ڕوویان لە فاحیشە و داوێن پیسی و خراپەکاری و زوڵم و زۆرداری و خواردنی پارەی خەڵک بە ناحەق و بەس بۆی کە نەزمێج سەشانی وەربگرێت ئامادەیە جاسوسی لەسەر جیرانەکەی و خزم و کەسکوار و دۆست و حتا نێو ماڵەکەی خۆشی بکات بەس بۆی کە دەستخۆشێک وەربگرێت هەر بە زوڵم و زۆرداری ئێوە پارە و پول دەستی بکەوێت بەڵام گرنگ ئەوەی ئێمەی مرۆڤ ئێمەی ئیماندار عاقڵ بین و دەرسیان لێ وەربگرین و وەکو ئەوان نەبین مێژوو ئەومان نیشانەدا کە خوای گەورە بۆمان باس ئەفەرمی تیلکە ئومەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت ئەوانە بوون بە مێژوو خوای گەورە ئەفەرمی ئەوانە بوون بە مێژوو ئەوان سەربردەیەکیان هەیە و کە ئەمە مێژوو وا باسییانەکات و ئەوان سەربردەکەیان ڕۆیشت و بوون بە مێژوو و ئەوەی کە کردویانە بۆ خۆیان کردویانە وە لە سەریان حسابە بەڵام گرنگ ئەوەیە وەلەکم ما کەسەبتم خوای گەورە پێمان ئەفەرمێ ئاگادار بن ئەی گوێگر ئەی بینەر وەلەکم ما کەسەبتم ئەوەی کە تۆ ئەنجامی دەی ئەمە لەسەرت حسابە ولا تسألون عما كانوا يعملون پرسیار لە ئێوە ناکرێت واتە پرسیار لە ئێمە ناکرێت ئەوان چیان کردو چۆن ژیانە بەڵام دڵنیا بە پرسیارمان لێ ئەکرێت ئێمە لەو تەمەنی خۆماندا چۆن ئەگوزارێنین و چی لە دوای خۆماندا ڕەوانەکەین بۆ قیامەت و چیش لە دوای خۆماندا بەجێ ئەهێڵێن و چ مێژوویەک تۆمار ئەکەین گرنگ لەوەدایە ئێمە دەرسیان لێ وەربگرین وەکو ئەوان پەل نەهاوێژین و بە هەر سەرچاوەیەک بپارە و پولمان دەست بکەوێتیان کۆشک و تەلار بنیات بنین لە کاتێکا بین خاوەن کۆشک و تەلارەکانە لە ناخۆشترین وەزعدا بوونە و کۆشکەکانیان زۆر بەرز بوونە بەڵام کەسایەتیان و مێژویان زۆر نزمە هیوادارم ئێمە دەرس و عیبرەتی لێ وەربگرین